بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بەڕێز حاکم ڕزگار محەممەد ئەمین دادوەرە روها لە ئێستاشدا کاندید بۆ سەرۆکۆماری عێراق تاوتوی چەند پرسێکی گرنگ تایبەت بە هەڵبژاردننی سەرۆکۆمار و هۆکاری خۆکاندیدکردنی و پرسی سەرۆکۆمار لە نێوان لایەنە کوردیەکان چی بەسەردێ لە سەرم پرسانە قسە دەکەین کاک حاکم بەخێر سوپاس سوپاس دەکەین ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین 4 ڕۆژی ماوە بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار چیتان کردو یا خود لە بنەڕەتە بۆچی خۆتان کاندید کردووە بۆ ئەو پۆستە بۆ 3 ڕۆژی ماوە دووشەمە نییە بەڵێ وڵای مافێکی دەستوریە و بەشداریکردن لە پرۆسی دیموکراسیە شتێکی خراپ نییە منیش هەر بڕام هەیە بە پرۆسی دیموکراسی وەکو کەسێک و تاکێکی کە ئەم کۆمەڵە سیرم کرد مەرجەکانم تێدایە هەموو مەرجەکانم تێدایە لە ئەوەی لە دەستور هەیەەوەی لە قانونی خۆ کاندیدکردنا هەیە و تا حەدێکیش قەدارێک لە تااقەت و ڕغبەت هەیە وتمان بە ئەم بەشەشی تاقیکەینەوە و ماوەیەکی زۆرە لە مەجای دادوەری ئیشەکەم و مەجای دادوەریشەوە لە قۆناغەکانی کۆتاییە لەبەرەوە پێم باش بوو ئەگەر بتوانم لەم بوارەشە خزمەتی خەڵکی کوردستان خەڵکی عێراق بەگشتی خەڵکی فەقیر وهەژار ئەوەی کە بتوانی بەقەدەر ئەو سڵاحیەتانەی کە پێدەدرێت لە دەستورە و لە قانونە هاوبەشی داخلی ئەم منافەسەیەش بوو من لەگەڵ ئەو برایانەی تر کە خۆیان کاندید کردووە ئێستا ژمارەکان بۆ 25 کەس باشە بەس بیرۆکەی خۆکاندیدکردن هی خۆت بوو چۆن ئەوە لاگەڵاڵە بوو کە خۆتان کاندیدکەن وەکو کەسێکی سەربەخۆ وڵای زیاتر خەڵکی هانیەدام ڕۆشنبیر و ئەکادیمین لەوانە زیاتر ینی خەڵکی عەرەبی عێراقی کە ئەوانیش کە فکرەکە باس کرا ئێستا پێش لە مانجی هەشت و ئەوانە ئێستا هەڵبژاردن دەستی پێ نەکرد بوو ساڵی ڕابردوومە بەسێ بەڵێ ئیتر لەناو ئەو خەڵکانەی کە خەڵکی ڕۆشنبیر بوون فکرەکەیان پێ باش بوو و حتا چاوپێکەوتنێکی ڕۆژنامەیەشان نەگەڵاکردم هەر زوو لە بەغدا لە جەریدەی زەمان قسەمان لەسەر ئەو بابەتە کرد کە ینی ماتوڵ مەرجەکان هەیە و بابەتێکە کە پەیوەندە بە هەموو خەڵکی عێراق و تەحلیدەنیش بۆ بە پێی عورفێک دراوە بە خەڵکی کوردستان ئێمەش ینی هاتمە ناو ئەم کێبڕکیەوە ئەم کێبڕکیە دیموکراسیەوە باشە بەس وەختێک دەوتران زانەمات جارەکانی دی لایەنەیەکە هیچ لایەنێک پژیر دەکا وەکو لایەنی سیاسی لە کوردستانە مەبەستم هیچ لایەنێک وڵات ئەوان تا ئێستا هەرێکە کاندیدی خۆی هەیە هەردوو حیزبی سەرەکی ئیشتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەرێکیانەوە وازەحە و تووشی تەشەنوجیش بووە بابەتە وەزعکە ئێستا و حیزبی تریش هەیەە ینی کاندیدیان هەیە لەبەرەوە ینی دیارە کە من کاندیدی خۆمم کاندیدی خەڵکم ینی خەڵکێکی زۆر دوایەوەش کە ناوەکە دەرچوو هەستەکەم خەڵکێکی زۆر لە میلەت لە کورد و عەرەب چۆنەڵی پێشوازیان لەو خۆ کاندیدکرد نەکرد ئەوەش وای لێ کردم کە زیاتر بەردەوام بم لەوەی لە فکرەکە باشە بەزۆکو خەڵک بەزۆکو حیزب ناوەکو حیزب نا حیزب هەر کەسە کاندیدی خۆی هەیە ئەگەر بچێت نەزەریان بگۆڕێت ئەوە جیاوازە ینی لە ماوەی داهاتووە لە چەند ڕۆژی داهاتووە ئەگەر من ببمە ینی ئەداتێکی خێر یا بەربژێرێکی هاوبەش لە کوردستانەوە ئەوە شتێکی باشە بەڵام ئەوە دیار نییە نازانین چۆنە بێت باشە بەس وەکو یەکێتی وەکو پارتیش هیچ پەیوەندیکیان لەگەڵ ئەنجام دابی کاتێک کە خۆت کاندید کردووە
هەتا ئێستا کەس پەیوەندی پێوە نەکردوم وەکو یەکێتی و پارتی وەکو- چکە بازەوەکیان هیچ حیزبێک داوای وەڵا- ڕوونکردنەوەیان لێ کردبی بۆچی خۆت کاندید کردووە ناوەڵایچیان نەوتوە هیچیان نەوت ناڕاستیانە تر ئەوانش خۆیان نەزان خۆکاکە ئەمە ئەجواکە بێ ئەجواکی دیموکراسیانەیە و هەر کەسێک حەقی هەیە و ئەمەش ینی شتێکی باشە کە لە وڵاتە ئازادی ئەوە هەیە کە هەموو کەس بە پێی ئەو مەرجانەی کە لە قانون هەیە بچێتە پێشەوە بەڵام کەس پەیوەندی لێ پێ نەکردووم بڵێ کەسیش فشاری لێ نەکردووی بۆی بکشێتەوە شتێک ناوەڵە کەسیش فشاری نەکردو باش هەر پەیوەندیشان نەکردووە بڵێن ینی بە چاگیا بەخراپ من واقعی سەریح بم باش خۆشت پێم پەیوەندی نەکردووە خۆت خۆشم پەیوەندیم نەکردووە چکە من منطقی نییە پەیوەندی بکەم من لە کاتێکا کە دوو کاندید دوو حیزبی سەرەکی دوو کاندیدی خۆیانیان هەیە من بچم داوای لێ بکەم بڵێم کاندیدەکەتم بۆ بگۆڕە بە من ئەوە نابێت هەر ئەسڵەن لەوە لە چۆنەڵی ئەخلاقیەتی منیشەوە دروست نییە بچم بە حیزبێک بڵێم مادەی تۆ کاندیدی خۆت گۆڕە بەس ئەوان ئەگەر خۆیان بیگۆڕن زەرفێکی تایبەتی هەبێت بێتە پێشەوە ئەوە بابەتێکی ترە من علاقی ئەوم نییە بەڵام من وەکو خۆم بچم داوا بکەم ناکرێ من بچم بڵێم تۆ کاندیدەکەت خۆی بگۆڕە بە کاندید باش بەس پێشوازی لەوە دەکەی ئەگەر بڵۆین سە ناکۆکیەکەی بۆ یەکلاکردنەوەی ناکۆکیان بەڕێز ببیە کاندیدێکی هاوبەش چکە ڕەنگە لەو ڕۆژانەشدا قسەکرابێ پارتی ویکێتی هەموو لایەنەکانی سەر زۆربەی لایەنەکان دەرویکێتی پارتی داوا دەکەنە سەر کاندیدێکی هاوبەش ڕێک بکەون بۆی ئەو لێکترازانەی کە دروست بووە کاریگەری خراپی نەبێت لە داهاتوودا من کاندیدم و ئەوراقم لە مەجلیسی نوابە ئەگەر پشگیری حیزب بێتە پێشەوە لە کوردستان طبعاەوە شتێکی باشە چکە بەبێ پشگیری حیزبەکان چه حیزبە کوردیەکان وە چه ناو ئەنجومەنی نوێنەران تۆ نەسەرکەوتووە بیت تەنانەت ینی بابەتەکە من بەڕاشکایی بڵێم تۆ کە لە کوردستان مرەشەح بیت خۆت وەکو سەربەخۆ ئەمە دروستە و قانون ڕێگەی داوە و منیش خۆم ئەو ئەهلیەتەم لە خۆم دەبینم و چوون بە پیر ئیشەکەەوە بەڵام ئەگەر حیزبە کوردیەکان ینی ئەگەری ئەوەی کە تۆ دەرچیت بەبێ پشگیری حیزبە کوردیەکان کە کراوە بە عرف ئەو خۆزگا عێراق و نظامی سیاسی نوێ لەو بابەتانە هاتنە دەرەوە هەر کەسێ ئازاد وایە بە خۆی دەنجی بدایە بەڵام من بڕوا ناکەم ئەوە ئێستا لەم قۆناغا عێراق نەگەشتۆتە ئەوە ئێستا بربژێری کورد قوبوڵە لە ناو ئەنجومەنی نوێنەرانە بربژێری کوردیش بربژێری سیاسیەکانە بە دەرەجەی سەرەکی بەڵام ئیتر ئەمە جۆرێک لەو دۆخەی کە ئێستا هاتوۆتە پێشەوە ئەوە بابەتێکی ترە کە نازانیت ئایا ئێستا ینی دیار نییە چۆن بە چ لایەکە ئاشکێتەوە بەڵام ئەگەر حیزبە کوردیەکان پشگیری لە کاندیدی کورد نەکەن لێرەوە لە کوردستانەوە سەرکەوتوو نابێت چکە بەنسێکی شۆک و من ئەندام پەرلەمانم نییە لە ناو ئەنجومەنی نوێنەرانە من کتلەم نییە من وەکو تاک ڕۆشتومە تاوێ بۆیە طبعاً پشگیری حیزبە کوردیەکان شتێکی باشە تۆ وەکو سەربەخۆی بەڵام ئەوان وەکو کوردێک یعنی وەکو کوردێک و مەفرۆزیشە حیزبە کوردیەکان ینی منسەب و ئەو پۆستانە تەنها حەسر نەکا لەسەر خۆی قەیچێکە و جوانتر وایە بۆ حیزبە کوردیەکان کە ئەوان حیزبی قەومین بە تایبەتی هەردوو حیزبی سەرەکی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دوو حیزبی سەرەکی قەومین ئەوان مەبەست من نییە مەبەستم خۆم نییە من بۆ دوا ڕۆژ بۆ پۆستی تر بۆ ئەم نەوەی کە لەم لەسەر ئەم خاکە ئەژی ئەبێ ئەوان لە خزمەتی هەموو یابن ئەبێ ئەوان هەموو حیزب و ئەهدافی حیزب مەفروضە ئاوا بێت کە حیزبی بەتایبەتی قەومی بێ بەڵی بۆ حیزبی کوردستانی نەوان
کە حیزبی کوردستانیە بێگومان ئەبێ هەموو خەڵکی کوردستان بە یەک چاو سیر کات ئەگەر کەفاعەت هەبێت لە بینی خۆی و لە بینی ئەندامێکی خۆی و لە بینی کەسێکی بێلایەنە بەو مەرجانەی کە قانون دیاری کردو هەیەی باشتر وایە فەرقی ئەوە نەکرێت کە کێ بێلایەنە و کێ لایەندارە لە ناو حیزبە حیزب کە ئامانج نییە لە بنەڕەتدا وەسیلەیەکە بۆ ئەوەی ئەو ئامانجانەی کە لە ناو پەیڕە و پرۆگرامی خۆیانە دایانناوە بیبەنە پێشەوە پێی و تطبیقی بکەن بۆ هەدەفێکی دوورتر کە هەدەفی یا ئامانجی خزمەتی ئەو خزمەتەیە کە لە ناو پەیڕە و پرۆگرامەکەی خۆیانە هەیە. باشە بەس پێ دوێ ئەگەر ئەو نەریتێک بشکێنرێ خەڵکی بێلایەن پۆستەکان وەربگرن نەریتێکی باشە ئەگەر لەم خۆلەوە دەست پێ بکرێ بۆ بێگومان بۆ سەر و کۆمارەیە خودت بۆ لە ناو عارەبەکانە بڵین لە ناو شیعەکانە مستەفا کازیم وەکو کەسی حیزبی نەبوو هەرچەندە بڵێن سەد ڕەوانە پشگیریان کرد عادل عەبدولمەهدی باماشەیە کوتلەی نەبوو گرنگەوە لە ناو کورت ڕووبدایە خودت چاوەڕێ دەکرێت ئەمجار ڕووبدات بۆ پۆستەکان پێویستەوە بێت بێ سیر کە حەکیم پۆستی سەرۆکی کۆمار سەرۆکی وەزیران وەزیر هەر پۆستێکی تر وەزیفەیەکە وەکو هەر وەزیفەیەکی تر لێرە ئەبێت سەیری شیاوترین کەس بکرێ بە ئەو شوێنە و عەدالەتی شوایە قانونی ئیداری واڵێت تۆ کە بوو بە بەوەی کە ینی کێبڕکێ هەبوو لەسەر پۆستێکی دیاریکراو باشتر وایە عەدالەت وایە ئەو کەسەی کە شیاوە بە ئەو شوێنە ئەوە شتێکی نابێت بە حساسیت سیر کرد یا بە دوور سەیریکەی ئەبێت عقلیەتی حیزب سیاسیەکانیش لە کوردستانە دەبێت ئەوان بۆ جوانترە بۆ خۆیان ینی کە تۆ بە خۆت بە نوێنەرایەتی خەڵکی کوردستان لەوەی مەسەڵەن هەرچی ئەندام پەرلەمان هەیە لە عێراق نوێنەری هەمومانە نوێنەری منە تۆیە ئەوانەیە کە حیزب تەرشیحی کردوون غێری ئەوە لە ڕاستیە حتا ئەو بابەتێکی وجدانیە بابەتێکی وجدانیە کە ئەندام پەرلەمانەکان ئەبێ پێوەی مقەیەد بن سەیری وجدانی خۆیان بکەن و سەیری کەفاعەت و CV و ڕابردوو و میهەنیەتی ئەو کەسانە بکەن کەوا ئەچنە بەردەستیان لەبەرەوە ئەو بابەتە ینی مەسئولیەتە لەسەر شانی بەڕای من مەسئولیەتە لەسەر شانی ئەندام پەرلەمان کە دەنگ بەچێدات هەر ئەوە نییە ڕاستە کتلەکەی وای پێڵێت ئەو محاسەسە ئەو شتانە هەیە بەڵام لە هەندێک بابەتی ویژدانیە پێم وایە ئەندام پەرلەمان بەرپرسیارەتی ویژدانی لەسەرەوە دەبێت بە دروستی ڕێی بدات کە خۆی ئیمانی پێی بێت ڕاستە هەندێک بابەت هەیە وەکو کتلە ئەڕۆن بەڵام هەندێک جار لە مەسەلەی شتی ڕئیدان لەسەر کەسێک ئەمە وەکو ئەو وایە تۆ قەرارێکی محکەمە دەرکەیت ئەو لەویا وەکو قەرارێکی دادگا وایە کە ئایا ئەم کەسە ئیستیحقاقەکەی هی ئەمیانەیە هی ئەویانە وەکو ئیستیحقاق لەبەرەوە ئەو بابەتە ینی بەرپرسیارەتی ئەنجومەی نوێنەراریشی تێدا باش بەس وەکو بڵێن حیزبی سوننە بێ شیعە بێ هیچ پەیوەندییەکیان نەکردووە من پەیوەندیم نەبووە لەگەڵ ئەوان هیچ پەیوەندییان هەبووە سەرکردەکانیان نەوەڵا تا ئێستا پەیوەندیان نەکردووە تەیاراتی شعبی پشگیریم لێ یەکەن تەیاراتی شعبی بەڵام وەکو ئەندام پەرلەمان هەتا ئێستا لەگەڵ یەک ئەندام پەرلەمانە وتوێژم نەبووە هەیە پەیوەندیم نەبووە نە لە سەرۆکی کتلەکە نە لە چۆن ئێستا بۆ نمونەکانی بەڵام یەک حیزبی کوردی لێرە کە حیزبەکەی ئێوەیە یەکێک لە ناو حیزبی ئێوە تەلەفۆنی بۆ کردم خۆی ئەندام پەرلەمان نییە ینی برادایەتیمان هەیە لە ڕاستیە بۆی قسەکە تەواو دقیق بێت من بەڵام ئەوش ئەندام پەرلەمان نییە خۆی ینی زۆر بە هاوڕێیانە و دۆستانە و بە ویژدانەوەتی ئێمە حەزەکەین تۆ دەرچیت هەرەوەندا ئیتر حەزەکەین تۆ دەرچیت معنای ئەوەش نییە کە ئەندام پەرلەمانەکەی دەنگ بە منەدا لە کاتی تەسویتە بەڵام ئەو تاکیدی ئەوەی کردەوە کە زۆری پێخۆشە ئەگەر من دەرچم باشە. بەس وەکو ئەو هاوسۆزی کەوتت بەڵام لەگەڵ ئەوانەشە بۆ معلوماتی جەنابەت باشە
لە ناو حیزبەکانی تریشە لە ناو پارتیش لە ناو یەکێتیش باشە توانم بڵێم خەڵکی زۆر هەن وەکوستەواتی بەرزی لە مستەوایەتی سیاسی بەرزیشە باشە لە دڵی خۆیانەوە حەزەکەن لە دڵی خۆیانەوە حەزەکەن و ڕەنگە هەش بێت هەر من برادەراتیم زۆرە من لەگەڵ خەڵکا و پەیوەندیم زۆرە و لە ناو حیزبەکانە پەیوەندی برادەراتی و دۆستایەتی پەیوەندی برادەراتی و دۆستایەتی هەمووی خەڵکێکی زۆر هەن کە تەسەوورەکەم حتا لە کەوادری هەردوو حیزب خەڵکانێکی زۆر هەن لەکە لە دڵەوە پێیان خۆشە هیچ ینی اعتراضیان نییە ئەوان حەزەکەن کاندیدی خۆیان دەرچێ بەڵام کێشیان نییە لەوەی کە من بم یا ڕەنگە هەندێک جار پێیان خۆشتر بێ من لە یەکیشی تر لەبەرەوە ئەو بابەتە بەڵام ئەوە هیچی ینی ئەبێتە ڕەسیدی شعبی بۆت لە ناو پەرلەمان شتەکەیەک لا بێتەوە ئەندام پەرلەمانەکان لەو لەحزەی دەنگدان ئەوان ئەتوان قرار بن باشە چۆن تا ئێستا مادەم بەنیازبی هیچ پەیوەندێکت بۆ پەرلەمانتارەکان نەکردی من شەوار پەرلەمانتارمان هەیە یاخود لە بەغدا ئێستا پارتیویەکی خۆیان ڕۆیشتون لۆبی دەکەن لە بەغدا هەردوو دوکان دەکەن ئەی بەڕێز نابێ لۆبیەک ناوەڵڵی نە لۆبی یەکەم نە هیچ من ئەوە هاتوومەتە ناو ئەم ساحەیەوە کێ منی بەدڵە واسقە بە ویژدانەوە کە من ئەهلم بۆ ئەو شوێنە با دەنگم باتێ کێش ڕازی نییە بەوەی کە من یا ئیمانی بەوە نییە کە من ئەهلم بۆ ئەو جێگەیە با دەنگم نایاتێ ئەو بابەتە ینی بابەتێک نییە بەڕاستی پەیوەندیم بە یەک ئەندام پەرلەمان نەکردووە پەیامیشت بۆیان نییە بۆ پەرلەمانتارەکە وەڵا پەیامەکەم ئێستا پێشەوەی جەنابەت ینی ئەم پرسیارە بکەیت تقریبەن ئەو پەیامەکەی من بوو کە ویژدانی خۆیان هەموو ئەندام پەرلەمان مەرپرسیارەتیان لێیە هەموو ئەندام پەرلەمانەکانی عێراق بە کورد و عەرەب و تورک و دینەکان و مسلمان و غێری مسلمانەوە هەمویان نوێنەری منیشن لێوێ باش ئەوکە بە پێق دەستور اینجا ئەوان خۆیان سەرپشکن من ینی داوای ئەوە ناکەم کە یەکێک خۆی ئەحراجکا بۆ من ئەگەر ئیمانی بەوە نییە کە من ئەهل بم بۆم شوێنە هیچ ینی و گرنگیش نییە لەلام ئەگەر دەرنەچم ینی دەنگم پێ نەدرێت یا بڵێن پرۆسە دیموکراسیەکە هاتوومەتە ناوی ئەگەر هەڵیش نەبژێرێم لەلام ینی شتێکی زۆر مخیف نییە یا لە لای من دنیا تەواو بێت ئەوەش ئەوە سێری ناکەم ئەوە وەزیفەیەکە لە وەزیفەکان ئێمەش خەدەماتی خۆمان تەقدیم کردووە کە خزمەتی ئەم وڵاتی تیا بکەین ئەگەر قبول کرا خەدەماتەکە ڕەنگە مەسئولێتێکیشم لەسەر بێ منیش کە هەندێ حاڵەت هەیە تۆ ئەڵێی ئەگەر نەچیتە پێشەوە بۆ کارێک کە تۆش ئیستیحقاقی خۆت بە ئیستیحقاقی خۆت تێبینی خەڵک بڵێ چی یعنی مەسەلەن پەرلەمانی عێراق چۆن لە خۆیەوە بە من بڵێ بڕۆ تۆ سەرۆک کۆمار بەخۆ ئەوم پێ ناڵێ من نابێ خۆم تەرشیحکەم ئەگەر یا ئەو کەسانەیتر لەو 25 کەسە بەڕێزەی کە هەموو ئێستا ناویان لە بەردەمی پەرلەمانی عێراقایە ئەکید هەموو ئەوانش خەڵکی شیاون و هەموو خەڵکی لێ هاتوون و سڵاوم هەیە بۆ هەمویان و هەر کەسێکیش لەوانە لەو من حەزەکەم بۆ خۆم تەمان هەڵبژێرێم بەڵام ئەگەر خۆشم هەڵنەبژێرێم هەر کەسێ لەوانەی تر لەو 25 کەسە یعنی 24 کەسەکەی تر هەر کەسێکیان هەڵبژێرا پیرۆزی بێ هەر لە ئێستەوە باش بەزەمە سەرەتایە کە خۆ کاندیدکردن بۆ سەرۆک کۆمار ئەگەر بڵین بتوانی متمانەکە بەرزبێنی فەرمو یاخود بڵین متمانەکەش بەرز نێنی سەرەتایە کە بۆ چون بۆ ناوکاری سیاسی یعنی ڕەنگە ئەمە بۆ داهاتوو لە کوردستانیش بۆ شتیتر خۆتان بپاڵێەوە سەرەتایە کە لە کاری دادوەری و بسن ناو پرۆسە سیاسیەکە مەرج نییە من بە طبیعەت حەزم لە ئیشی سیاست نییە هەرخۆم بەڵام حەزم لە ئیشی دادوەریە زیاتر لە هەر ئیشێکی تر بەڵام ئیتر ئەمە ینی بابەتێکی ترە من بەکو وەزیفە سەیریەکەم وەکو وەزیفە سەیرەکەم دیوێکی سیاسەتی تیا ئەبێت لە هەندێک حاڵەتی بەڵام ئەمە من دیوە میهەنی و قانونیەکەی چونکە زۆری ئەم ئیشی قانونیە کە سەرۆکی کۆمار بە پێی سلاحەتە دەستوری و قانونیەکانی کە هەیەی زۆری ئیشی قانونیە کات ئەوە نییە بڵێ ئەمە ئیشێکی سیاسی مجرڕەدە لە قانون و لە ئیش و لە وەزیفە ئیداریە ئەویش خازیعە بۆ قانونی ئیداری باشە بەزووتر لە ناو خەڵکە خۆشەویستێکی زۆر هەیە لە ناو کوردستان ئەگەر هەیە هۆکارێکی سێورە ناو
لە ناشیعەکانیش بە تایبەت ناو سونەکانی شیە بە ڕەنگە شیعەکان پەیوەندی بە مەسەلەی دادگایکردنی سەرانی باسەوەیە لە ناویشیان دەسەدام کە خۆ دادگایت کردووە ئەو خۆشەویستی کە وەکو خەڵک ینی لە ناو ڕاست و باشووری عێراق. وڵای من ئەو نامانەی کە بۆم دێت لە فەیسبوک و لە یا بەعزێکینەکەن بڕاتە بێ زۆری بەعزێکی هەر ناشی ناسم چێیە ئیمانیان وایە کە ینی من ئەهلم بۆ ئەو شوێنە باشتر زیاتر نەچمە تەفاسیلەوە چونکە مجموعەیە قسە ینی نامە ئەنووسن مەشتی زۆر جوانە نووسن ڕەنگە هەندێکی من خۆشم نازانم ئاوا بینوسم مێ خۆم بینوسم ئەخوا نازانم بینوسم بەڕاستی جێگەی دڵخۆشیەوە کە ئەم میلەتە ینی ملەتی عێراق بەگشتی میلەتێکی زیندووە و حەزیشی لە عەدالەتە. ئەوەی ناوڕاست و باشووری هیچ پەیوەندی بەوەیە کە کاتی خۆی تۆ سەدامە دادگای کرد؟ من نازانم پەیوەندی بەوە من نازانم ڕەنگە تەبان ئەو بابەتە تۆ لە ئەعلامە دەرکەوتویت ئەکید تۆ کە ناسرااو بووی لە ڕێگەی ناسراویەکەوەیە بەڵام من لە ناوەڕاست و لە باشووریش پەیوەندی لەگەڵ خەڵکانێکی زۆر لە قانونیەکان لە دادوەرەکان داواکاری گشتی لە پارێزەرەکان خەڵکانێکی زۆر ئێمە پەیوەندیمان هەیە کە بەکو بە حکمی مهنەکە لە بەغدا خەڵکێکی زۆرە ناسین اینجا ئەوە ممکنە پەیوەندی هەیە بە ناحەی میهنیەکەی خۆمەوە بەڵام حتمما مۆزوعی دەرکەوتن لە ئەعلامە ئەوەش کاریگەری زۆری هەیە لەسەرەوەی کە تۆ ینی خەڵک چۆنی دیویت چۆنت دەخوێنێتەوە خۆ باش نییە هەر دەرکەوی لە میدیا دەرەکەوی جاری وا هەیە بێتە هۆیەوەی کە ینی خەڵک ڕقی لێت بێ بەس ئەوە بابەتێکە من ئەوانم دیوە چەند ینی نووسین و چەند نامەی مەسیجی بە لە تەلەفۆنوانە زۆر پشتگیری خەڵکە کە هەبێ لە ناوخۆ لە هەرێمی کوردستان وەسم زیاتر یاخود لە ناوەڕاست و باشوورەکە واللهی یعنی نەمژماردووە حسایم نەکردووە چەنە بەس لە هەردوو لا هەمووی هەر هەیە ینی ئەوەی کە جاری وایە ڕەفیقتە ئەوم بابەتێکە ئەوەی کە ڕەفیقت نییە ینی بابەتێکی ترە بۆیە بابەتەکە ینی ئیشیشم بەوەی حسایە نییە بەڵام بەگشتی پشتگیریەکی شعبی هەیە بژارنی سەرۆکۆمانس زیاتر دەبوو لەگەڵەوەی کرد ناو پەرلەمانە بێ ئەنی سیستەمەکەەوە بە ڕاستە و خۆ خەڵک سەرۆ کۆماری هەڵبژارد بە لەوانەیە وابێ ڕەنگە ئەوش هەر ینی مەزمون نییە چونکە تۆ نەچیتە ناو هەڵبژارنەوە بەڵام من ئەوەی کە دیتومە ینی دڵخۆشکەرەیە کە خەڵکی بێ ئەوەی کەسێک بناسن بەڵام دیارە لە متابعەکردنی سلوکی میهنیەوە یا ئەخلاقیاتی شخصیەوە پشتگیری لێ بکەن ئەوە جۆرێکە لە عەدالەت باشە بەس وەکو خۆت وتتکاری پارێزەریت لە هەموو شتێک پێ باشترە دادوەری ببوورە دادوەری پارێزەریشم کردووە بەس کاری دادوەریم لە هەموو کارەکان پێخۆشترە پێخۆش ئەی بۆچی خۆتکانی کردو مادام ماندوویان کردووی لە کوردستانە وڵی من لە ئیشی فەنی دادوەری ماندوو نابم بەڵام یەکەم فعلا من لە کوردستانە ینی مەفرۆز بوو من بەرپرسی یەکەمی دەستگای دادوەری بم لە کوردستانە ئەوە بەڵام ئەوە معنایەوە نییە من ینی ئەمە ڕەتفعلە ئەم خۆتەرشەکردە خۆشم خۆی زۆرم نەماوە بۆ خانەنشین بوون هەمووی چەند مانگێکی کەمم ماوە بە خانەنشین کاری دادوەریە لە کاری دادوەری بەڵێ ئەوەم نەماوە بەڵام بە کەیفی خۆی من وەلاندراوم و ینی تا بڵێ مجموعەیەک مەغدووریات ڕوبەڕووی من کراوەتەوە چ لە کاتی کاندیدبوون ما بۆ وەزارەتی داد چ لە دادگای پێشوومەوەسە باڵێ کابینەکانی پێشوو نەک کابینەیەکیش چ لە ئەم محکەمەی اتحادیە چ لە دەستگای دادوەری ئێرە لە ئەنجومەی دادوەری ئێرە لەمانە هەمووی ڕوبەڕووم بۆتەوە بەڵام ئەم بابەتانە من دادوەر کە ئەڵێم ئیشی دادوەرم لەلا هەموو لە خۆشترە چونکە تۆ من باسی ئیدارە ناکەم ئیداری قەزایی ئەوە شتێکی ترە بۆ ئەوانەی کە زۆر وەلەوە ئێستا لە ڕاستیە ئیداری قەزایی سەرۆکی ئەنجومەی دادوەری ئێستا کە سەرۆکی دادگای تەمیزە پیاوێکە پڕ لە ئەخلاقە زۆر ینی من خۆم بەدڵمە و
گلەیم هیچ لێ نییە وەکو شەخص و معکسەوە پشتگیریشم لێ کردووە چونکە پیاوێکە ئەخلاقی قەزایی بەرزی هەیە ئەمەی ئێستا ئەمە بابەتێکی ترە لە ڕووی فەنیەوە تۆ کە ئیشی قازی ئیشی عەدالەتە ئەکرێ لە ئەگەر سەرۆک کۆماریش بیت ڕەنگە مەودای و ساحەی عەدالەت لە بەردەم تا فراوانتر بێ ڕەنگە دەسەڵاتەکان چەند زیاتر بێ ئەوەنە بتوانی زیاتر پەل بە هاوێژی بۆ خزمەت و بۆ عەدالەت باشە بەس پەیوەندی هەیە بەیەکەوە ئەمەش هەموو وەزیفەکان کاکە حەکیم هەموو لە ناو هەموو وەزیفەیەکە لە بچووکترین وەزیفەوە حتا گەورەترین پۆست و وەزیفە هەمووی ئەتوانی تۆ عەتیایە عەدالەت تیا جێبەجێ بکەیت حتا لە کارمەندێکەوە حتا لە کارگوزارێکەوە کارگوزارێکە ئەوراقی چۆن کەسێکی لە بەردەستایە ئەیبێت تەقدیمی بەرپرسێک ئیدارەکەی بکات یەکێک پێشە خایەکە دواخە ئەوە نەعەدالەتیە لەبەرەوە لە هەموو فەرمانگەکانە هەمووی عەدالەت هەموو شتێکە گرێتەوە لە هەر ئەوە نییە عەلاقی بە مەحکەمە هەبێت عەلاقی بە هەموو بابەتەکان هەیە لە ژیانی ئینسانە لە حتا لە دەرەوەی فەرمانگەکانیش بەس ئێمە لێرە وەکو فەرمانبەر قساکەین جا فەرمانبەر دادوەر هەر فەرمانبەرە سەرۆکی کۆماریش هەر فەرمانبەرە باشە بەس ئەو زوڵمەی کە لێیان کردبیت ئەگەر بۆ نمونە لە پۆستەکانی بەغداد لە دادگای فیدراڵیە لە وەزارەتەکانە یاخود لە ئەنجومەنی دادوەری پەیوەندی بە چیەوە پەیوەندی بۆ کە دەست بە ئەوەندێک دۆسیە بردووە کە بەدڵی بەرپرسان نەبووە بەچی بوو ینی ئەو فەرامۆشکردنە یاخود ئەو جۆرەکە هەوڵاندا بێ پەراوێز بخەن ینی نەتخەنە پۆستێکی گرینگەوە نازانم ڕەنگە خەڵکی تر هەبوو بێت چوو بێتە پێشەوە یا مەسەلەی عەلاقەی بە وەلاء هەبوو بێت چکە خۆ لە بەپێی قانون و قانون دەسەڵاتی دادوەری بەپێی دەستور بەپێی قانونی ئەحزاب هیچ دادوەرێ نابێ حیزبی بێت هیچ داواکارێکی گشتی نابێ حیزبی بێت هیچ محققێکیش لێکۆڵەری قەزایش نابێ حیزبی بێت بەس ئەگەر بابەتەکە وەلائی شەخصی بێ هەندێک جار بۆ بەرپرسێکی خۆ ئەم بابەتانە هەموو مەسای حیزبەکە خاموشی ئاگای لەو شتە نییە کاکرێت ممکنە لە شوێنێکی بچووکە لە خاوەن قەرارێکی ئەوەیە کە بەڵام ئەوە تەبەن هەڵەیە لە هەموو حاڵەتەکانە چونکە ئیستیحقاق و ئەقدەمیەت ئەگەر ڕەچاو نەکرێت لە هەر پۆستێکە لە هەر فەرمانگەیەکە نەعەدالەتی دروستە بێ و ئەبێتە هۆی ئەوەی ئیشی ناو دادگا بێ دەرەوەی دادگا بێ ئەو فەرمانگەیە ئیشەکەی خەلەلی تەیەکەوێت چونکە هەر کەسێ حەز بە نەعەدالەتی بکات لە هەر شوێنێکا بێت ئەو نەعەدالەتیە بە شێوەیەکی سەلبی و خراپ ئەشکێتەوە لەسەر ئیشی هاوڵاتیان بەڵام دڵنیە بە من وەکو خۆت کە ئەسی زۆر پێکردەوە وایە وەکو خۆت بەس شکاوەتەوە بەسەری شوکارەکەی خۆشتە عیبی شەدادوەر وا بیر بکاتەوە کە بڵێ من لەبەرەوەی فڵان پۆستم پێ نەدراوە من ئیشی خەڵک ناکەم ئەوە نا ئەو ڕۆژەی کە زوڵمەکەم لێکراوە ئەو ڕۆژە لە هەموو ڕۆژێ زیاتر هەوڵم داوە ئیشی هاوڵاتیان بکەم ئیشی هاوڵاتی عەلاقەی نییە بە بینی من و حاکمێکی تر و بە بینی من و دەسەڵاتی سیاسی و دەسەڵاتی ئیداری و ئەو شتانە ئەوە خەڵک بڵێ چی گوناحی چییە ئەگەر من ینی کێشەیەکم بۆ دروست بێت لە ڕووی ئیداریەوە ئەوە گوناحی خەڵک نییە نابێ ئەوە ڕنگ بداتەوە لە ئیشەکانی تۆیە و کاریگەری سەلبی یا خراپی هەبێت لەسەر ئیشی هاوڵاتیان ئەوە من بە هەموو فەرمان بەرێکەوە باشە بەیەک پرسیارەتی دەسەر دادوەرێکە لێک دوایسین سەر کۆمارە ینی ڕۆژێک کە تەلەفۆنی زۆر بووە تۆ تەلەفۆنی بەرپرسان لە مەسەلەی دۆسیەکانی دادگایە هەبووە قبوڵت کردبێ وەکو فشار وڵای فشارم لێ نەکراوە من بۆ نازانم چۆن فشار لێ نەکراوێ ینی دادوەربی و هیچ ئەداین چی کاکە حەکیم تۆ پەیوەندی لە وڵاتێکیان ئێمە پەیوەندی کۆمەڵایەتی زۆرە پەیوەندی عشایری زۆرە پەیوەندی ڕەنگە سەدان تەلەفۆنم بۆ بێت من لە خەڵکی ناسیا و نەناسیاویشەوە جاری وا هەیە هەر ناشی ناسم تەلەفۆنی من زۆر لە سجنەوە مەسەلەن تەلەفۆنم بۆکەن ناشیان ناسم بەڵام وەکو ئەوەی بێن زەختم لێ بکەن بڵێن ئەم قەرارە وا دەرکە وا دەرمەکە ئەوەم لەگەڵا نەکراوە بەڵام ئەوانەی تریشی تەکلیفی شخصی ئەوە بە ئەدەبەوە یەکێک تەلەفۆنت بۆ کات ئەویش لە ناو
يعني لە مستەوایەتی بەرزی حیزبەکانە کەس لەو بابەتەشەوە تەلەفۆنی بۆ نەکردو. ئەی بۆ دڵان دادوەری و فشاری زۆری لەسەر بۆ گۆڕنی ئاراستی من باسی خۆمەکەم، هەنی بۆ خەڵکی تر من باسی خۆمەکەم دەکرێ هەبێ ئیتر بە دووری نابینم، بەڵام من بۆ خۆم فشارم لێ ناکرێت چونکە ڕەنگە هینیش بێت یعنی وازەحیش بێت کە من فشار قبول ناکەم و مەساڵحیشم نییە، مەساڵحی شتێک کە بمگۆڕێ مەسلحەتێک ڕەوتی ئیشکردنی من بگۆڕێ. هیوادارم هەموو دادوەرێکی شوابێەوە ئێمە دادوەری زۆریشمانەیە لەو بارەیەوە، یعنی ئەوە باسی ینیینەکەم دادوەری بە تواناشمان هەیە زۆر و ینی بە سەدان ئەتوانی بژمێری لەوەی کە خازع نابێ بۆ تەسیرات، بەڵام ئەوە پراوێ زەخرێت ئەوە بابەتێکی ترە، ئەوە عیبە بۆ حیزبەکە، ئەوە ناشرینی حیزبەکە لەوایە کە بە پێی ئەقدەمێت ئەویش دووبارە گەڕێتەوە بۆ ئیدارەی قەزایی خۆی. حکۆمەڵێکی کە لەوانەی شایستە نین و دەچنە پێشەوە بەهۆی خونکیکردن و ماستاوکردن و بەو شتانەوە ئەوە خۆیان بچووکن، ئەوانە سیفەتی دادوەریان هەر نییە. اینجا حیزبێک احترامی خۆی بگرێت، احترامی قەزا و احترامی حکوومەت بگرێ، دادوەری لەو جۆرە بچووک و خونکیکەر و ماستاوچی هەر نایڵێ نزیک بێتەوە لێشی، ئەڵێ بابە بڕۆیت ئێوە قانونتانەیە، ئێمە دوو حیزبی سەرەکی کوردستان قانونێکمان دروست کردووە، بڕۆن ئێوە خۆتان بینی خۆتان چۆن نەک لە مەرکەزە حیزبیەکانەوە لێرەوە لە هەولێریش لە هەردوو لە حیزب بۆ دانانی پۆستەکان تەدەخولەکەن، ئەوە شتێکی ناشرینە، جوان نییە و ئاڕاستیش نییە و دروستیش نییە. ئەو بابەتە ئەبێت حیزب وازی لێبێنێ بگەڕێتە دواوە لەو شتە. ئەگەر حاکمێکی لەو بارەیان بینی کە وەلای هەبێت بڵێ بابە بڕۆ وەلایت بۆ قانون هەبێ، وەلایت بۆ ویژدان هەبێ، وەلایت بۆ حەق هەبێت، ئەو کاتە تۆ سەری حیزبەکەی من بەرزەکەیتەوە، من حیزبی بم ئاوا جوابیان نێمەوە، ئەڵێم نهاتووی تۆ من ئەمەوێ بچێ ئیشی هاوڵاتیمان بۆ بکە هەتاوەکو خەڵک ئێمەی خۆش بێوەکو حیزب. سوپاس دەکەم ناوبڕێکم دێمەوە خزمەتتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. کاک حاکم سەبارەت بۆی کە بڵین حوتیمان کۆبوونەوەی هیچ بەرارێک نییە خۆت بۆ کشانەوە دەچێت پرۆسەکەەوە هیچ کشانەوەیەک نییە؟ ناکشێمەوە من بە قەنەعەتەوە بڕیارم داوە، هەتا ئەم دەقەیەکی قسە لەگەڵ تۆ ئەکەم هیچ بڕیارێکم نییە بۆ کشانەوە.
پێناچێت تا دوای کۆبوونەوەکە شەرکشانەوە هەوێت نانە کشانەوە سیرکە کشانەوە پێویست نییە چونکە من بەشدارم لە پرۆسێکی دیموکراسی ئەوە مهم نییە تۆ ئەنجامەکانی چۆنە بێت چۆن نابێ و دوای من بۆ خۆشم ینی هیچ جۆرێک لە ماندووبوونێکی ئەوتۆم توش نەبووە و هیچ پارەم سەرف نەکردووە و 1000 دینارم سەرف نەکردووە لەم پرۆسەیە و هەتا تەواویشە بێت 1000 دیناریەک سەرف ناکەم حتا ئەوراقەکانم برادێک بردی لەگەڵ خۆیان ماڵی ئاوا بێ کاک دیار بردی پارێزەرە هەم بردی لەوێت ئەوراقەکانی تەقدیم کرد حتا بۆ ئەوش خۆم نەچوم بۆ بەغا باش ینی ئەوەش ئەگەر ئەوەش حساب بکەی ئەوەش نەکرد باشە بەس ڕەنگە بڵێن سەرۆک کۆمار گرینگە بۆ کورد یاخود ئەگەر ڕێز ببی بەسەرمە دەتوانێت چی بکە سەرۆک کۆمار وەکو پۆستە دەتوانێت چی بکە بۆ نمونە ئەگەر ڕۆڵی خۆی بگێڕێت وڵات سەرۆک کۆمار تەمان ئەو چەتری دەسەڵاتەکانە چەتری ینی ڕەمزە بۆ سەرۆری وڵاتەکە وڵاتیش هەموو لایەکە گرێتەوە و ئەو پارێزەری دەستورە کە پارێزەری دەستورە دەستوریش پڕێتی لە ماف لە ئەرک یعنی چی پارێزەری دەستور پارێزەری دەستور لە هەر شوێنێ خەلەل هەبوو لە وڵاتەکەیە ئەوە توانێتە دەخولی تا بکە چکە دەستور پەیوەندی بە ماف و بە ئازادیەکانەوە هەیە پەیوەندی بە دەسەڵاتەکانەوە هەیە لەبەرەوە سەرۆکی کۆمار ئەتوانێ ڕۆڵی ینی ئەگەر تەشجیعیش بێت چکە ئەو بەشێکە لە دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی جێبەجێکردن دەڵێن ڕۆڵی تەشریفاتی هەیە و نازان دەرکردن لێبوردنە پەسەندکردنی بەیاننامەکانێکە ڕۆڵی تەشریفاتیشی هەیە باشە بەس بەڵام ڕۆڵی تریشی هەیە یعنی کێ تەکلیفی هینەکات سەرۆک وەزیرانەکە بۆ تەشکیل ئەوە توانێت داوای سەحبی متمانە بکات لە سەرۆکی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران هیئارە ینی دەسەڵاتی جێبەجێکردن بە پێی دەستور دیاری کراوە ئەڵێ لە کێ پێک دێت لە سەرۆکی کۆمار و لە ئەنجومەنی وەزیران لەم دوانە پێک دێت کە ئەم لەم دوانە پێک دێت یعنی چی لەم دوانە پێک دێت یعنی ئەو حەقی هەیە ڕاستە دوایی دەسەڵاتەکانی دیاری کردوێتەوە جارێکی تر و ئەنجومەنی وەزیران ئەڵێ ئەمە کارەکانێتی و سیاسەتی دەوڵەت ینی ڕێکە خات و دیارەکات و تەختیتی بووەکات و هەر وەزیرێکیش بە جا ئیشیشی هەیە و مەهامی خۆی جیاوازە ئەمە بابەتێکە بەڵام ئەو لە ناو ئەمسڵ ئەم دەسەڵاتی جێبەجێکردنایە ئەتوانێت دەسەڵاتی جێبەجێ حتا یعنی تۆ ئەگەر وەکو خۆی دەستورەکەت جێبەجێ نەکرد تووشی کێشەی دەستوریە بێ سەرۆکی کۆمار ینی مەراسیمی گرنگ هەیە کە ئەو ئیمزایەکات و مەوزوعی پەرلەمان دوزەکە کەشانی سەرۆک وەزیران ئەوەشەکات دەتوانێت بەڵێ ئەی بەنسبەت خەڵکی کوردستان دەتوانێت چی بۆ خەڵکی کوردستان بکە بۆ نمونە سەرۆک کۆمار هەر کەسێ بێ ئەگەر ڕۆڵەکەی خۆی ببینێ بڵین وڵا کاک حەکیم خەڵکی کوردستانی جزئێکە لە خەڵکی عێراق لەبەرەوە سەرۆک کۆماری عادل ئەبێت چاوی لە هەموو خەڵکی عێراق بێ بەگشتی لە ئاخر سنوورەوە بۆ ئەوەڵ سنوور ئەمە بابەتێکە ینی تۆ سەرۆکی کۆمار ئەگەر عەرەب بێ و ئەگەر تورک بێ و ئەگەر کورد بێ و ئەگەر هەر کەسێکی تر بێت ئەبێ کەسێکی عادل بێت ئەوی گرنگ ئەوە نییە لە چ قەومێکە لە ڕاستیە گرنگەوەیە چۆن کارەکات بە عەدالەت ئیشەکەیان نا کاتی خۆی سەرۆکی ئیستینافی مووسڵ کە یانی زوو پێش زەباسی زمانی مەلەکیەکەم بە یەکێک لە ڕێز عەشیرەتەکانی ناوچەی بادینانی وتبووی حاکمی کوردت بۆ بنێرم یا حاکمی عەرەب وتبووی حاکمی عادلم بۆ بنێرە لەبەرەوە مەفهومی قەومی لەگەڵ وەزیفەیە ئەبێت دووشتن زۆر تێکەڵاویان نەکەیت بەڵام تۆ ئەم بابەتە ئێستا لەم عێراقی نوێیە ئەم پۆستە کە کراوەتە وەکو عرفێک دراوەتە مکەونی کوردی مکەونی کوردی نەدراوەتە حیزب نەخێر نەدراوەتە حیزب بەڵام ئیتر حیزب ئەوانەی کە زۆرینەی پەرلەمانیان هەیە زۆرینەی کورسی پەرلەمانیان هەیە ئەوانە چانسی دەرچوون لای ئەوانە
تۆ ئەکرێت تۆ خۆت تەرشیحکەی بەڵام ئەگەر تۆ لە ناو پەرلەمانە دەنگ نەهێنیت چونکە لە ناو میلەتان نییەوە بۆیە کە دراوەتە مکەونی کوردی بۆ ئەوەیە کە کوردیش هاوبەش بێت لە وڵاتەیە یعنی هاوبەشێکی ڕاستەقینە بێت بەس سەرۆکی کۆمار ئیستیحقاقێکی هەڵبژاردن نییە استحقاقی انتخابی نییە سەرۆکی کۆمار بەپێی دەستور شروتەکانی بۆ داناوە ئەڵێ کێ ئەم مەرجانەی تێدا هەیە ئەکرێ سەرۆکی کۆمار ئاسانە مەرجەکانی بڵێن وڵا قورس نییە قورس نییە بەس یعنی مهم نییە ئەوەی کە دانراوە قورس بێ ئاسان بێەوە گرنگ نییە بەس تۆ کە بووی بە سەرۆکی کۆمار لە ڕاستیە سەرۆکی کۆماری هەموو کۆمارەکەیت تۆ ئەبێت بە یەک چاو تەماشای هەموو خەڵکی عێراق بکەیت لە ڕاستیە جا لە کوێ مەغدوریەت و مەزڵومیەتێکت بینی ئەبێ بێتە جواب لە کوردستان ئابێ ئەبێ دەور ببینی تێیدا کە گەر حکوومەتی مرکزی بیکات بەرامبەر خەڵکی کوردستان ئەوە تەمان ئەو دەورانە ئەتوانێ ببینێت باشە بەزۆکو ئیمتیاز بەڕێز وتەیسی سرف نەکردەوە بەس سەر کۆمار ئیمتیازی زۆر ئەگەر چانسە بێ وەکو موچە ڕەنگە هەندێک لایەن هەر شارەکە لەسەر ئیمتیازەکە بێ لەسەر ئەو من ئەمڕۆ مقابلەیەکیان لەگەڵا کردم لە شەرقیە جا نازام کەی بڵاوێکەنەوە لەوێ وتومە من ئیمتیازاتم نایە ئیمتیازاتی هین ڕەتەکەمەوە ئیمتیازاتی ئەو ئیمتیازاتە ئەنەی کە نازام چیشی هەیە نەشم پرسیوە لە ڕاستی هەیە و زۆر و ناجە بۆ لیوە بۆ هینە بۆ ئیمتیازاتی سەرۆک کۆمارە لیوە ئەوە حراستە ئەوە حراستەوە لیوایە و خەڵکی ینی خەڵکی کورد و زیاتر کوردنەوانە خەڵکن لەوانە ئەوە فەرمانبەرنەوانە ئەو بۆ ئیمتیازاتی سەرۆک کۆمار نییە لە ڕاستیە ئەوە فەرمانبەرە و واجبەکەی لێرە نییە لەوەیە ئەوە ینی شتێکی هین نییە ئەو نایبینەوە ئیمتیاز بێت بەڵام تر ئیمتیازاتی مالی و مادی و ئەوانە من بۆ خۆم ینی هەر شتێک لە دەرەوەی معقول و منطق و چۆنەڵی حەڵاڵ و حرامە بێت من ڕەچای ئەو بابەتانە هەمووەکەم باشە بەس بۆ بڵێن برێرەکەی ئەمڕۆی دادگا بەڕێزت دەمێکە لە بواری دادوەریایش دەکەی برێرەکەی دادگا چۆن بینی هەڵبژارنی سەرۆک کۆمار کە هەم دانیشتەکەم هەڵبژارنەکە پێویستی بە ئامادەبوون 220 پەرلەمانتارە لە کۆی 329 ئەمادەی هەفتە لە دەستور واڵێت فەقەرەی یەک و فەقەرەی دوی هەیە بڕگەی یەک واڵێت بۆچوونەکان دروستە چکە دوو بۆچوون هەبوو لەو بارەیەوە بۆچوونێکیان کە گوایە هەر ئەگەر 165 کەسەکە ئامادە بێت ئیتر دانیشتەکە دەستوریە بەڵام ئەوە ینی معقول نییە و قسەیە چونکە تۆ ئەڵێ دوو لە سەرسەی دەنگەکانی پێویستە سەرۆکی کۆمار کە دوو لە سەرسەی دەنگەکانی پێویست بێت ئەبێت ئەی چۆن دوو لە سەرسێت ئەبێ ئەگەر نەهات بنە ناوەوە نەهات بنە ژوورەوە لە قاعەکە نەبن چۆن دوو لە سەرسێکت ینی هەر لە ڕێوە ئەو بابەتە ینی وەکو چۆنەڵی تەحسیل حاصلە کە ئیتر تۆ هەڵبژارنەکە ناکەیت ماتۆل ئەو خۆی 165 ینی نیوە چۆنە بۆ ئەغلەبیە پێما بێ مادەی 59 لە دەستور کە بۆ دروستبوونی ئەغلەبیەت ینی بۆ شەرعیەتی جەلسە بۆ ئینعقادی جەلسە بۆ ئینعقادی جەلسە نیوەی زائید یەک نیوەی زائید یەک نیوەی 325 329 عفو زائدەن یەک ئەوە تۆ لە حسابە باشتری لە من ئەمزام 165 اینجا ئەمە بۆ دانیشتنی ئاساییەکانی ئەوەتە باسی نیسابەکە فەقەرە یەک بڕگە یەکە لە مادەی 59 نیسابی جەلسات بە ئامادەبوونی زۆرینەی ڕەهای ژمارەی ئەندامەکانی بەڵام لە ڕاستیە بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار لە بڕگەی یەکەمیا لە خولی یەکەمی هەڵبژاردنەکەیە ئەبێت دوو لەسەر سێ هەبێت بۆ ئێوە دیارە تەفسیرەکەی یعنی ئێستا بۆ دەبێت 220 کەس کە دوو لەسەر سێکە دەکات 220 کەس لە دانیشتنەکە هەبێ اینجا بۆ دەنگدانەکەش دەبێت 220 کەس دەنگ بدەن بەڵێ لە خۆناغی لە خۆناغی یەکەمە لە خۆناغی دووەمە ئەگەر ئەوانەی ئەمێننەوە
ئەو دوو کەسەی کە زۆرینەی دەنجی هێناوە جارێکی کە ئەخرێتەوە دەنگدانەوە لەم کاتەیە کامیان زۆر بێنن ئەوە ئیباتەوە مهم نییە 220 کۆکردنەوەی ئەو 220 چکە ئێستا لایەنەکان ناکۆکن پێ دوای دووشەمە کۆبوونەوەکە بکرێ نازانم من کە ئەندەم پەرلەمانەکان مەگەر بە برادرانە یەک دوێک چەند کەسێکیان بەوکو برادر بناسم ئەینا من یعنی نەچوومەتە ناو حتا کتلەکانیشەوە بزانم ئەوەن چەنەوە ئەو چەند نییە لە دەرۆ لە ئەعلامەوە زانمەوە بیستم مەسەرەن کتلەی سابدی زۆرینەیە دوایەوە کتلەی سونەکان دێ دوایەوە کتەی پارتی دیموکراتی کوردستان دێ دوایەوەی تر ئەوە بەو تەریقەیە بەڵام ئەو تەکەتولاتی کە لە بینی حیزبەکانە هەیە لە بینی ئەوە ڕۆژی دووشەمە دەرەکەوێت شکل من نازانم خوێندنەوە بەزەگەنی ساڵەکە تاوا نەبێت دەبێت چی لێ بۆ من لە حاڵێک لە ڕووی یاسایی بۆ نەگە دووشەمەنی ساڵەکە تاوا نەبوو 220 هەندام پەرلەمان ئامادە نەبوو هەندی بە کۆبوونەوە کە دوا بخرێت دەبێت دوا بخرێت دەبێت دوا بخرێت هەرچەند 30 ڕۆژیان داناوە بۆ هەڵبژاردن سەرۆک کۆمار بەڵێ بۆ سەرۆک کۆمار بەڵام ئیتر تۆ ئەوە ینی دەسەڵات نییە کە نەهاتنە ژوورەوە نەهاتن کۆبوونەوە کە نەکرا معنێوە ڕێکەوتنیان نەبووە ئەوە خەرقێکی دەستوریە کە پەرلەمانەی کات بەڵام کۆبوونەوەش یا تەعجیل نەکردنیش هەر خەرقێکی دەستوریە بۆ ئەوەی تۆ ئەبێ پرۆسەکە هەر بڕوات ئیتر ڕەنگە خەرقێکی دەستوری بە خەرقێکی دەستوری بچووکتر معالەجە بکرێت بەس پێ دوام جارە سەرۆک کۆمار لەلایەن لایەنەکان زۆر گرنگە بە تایبەت ئەوەی کە کوتلەی گەورە دیاری بکە هێز بڵێن گرنگێکی زۆری هەیە کە سەرۆک کۆمار دوایی کاندیدی گەورەترین کوتلە دیارەکە ئێستا گەورەترین کوتلەش کێشەی لەسەرە وەڵای کێشەی لەسەر نییە ئەوە چونکە ئێستا تقریبا واضح بووە مەعالمی ئەوە بەڵام ئەوە ڕەنگە بە دووری نابینم ئەگەر ڕێکەوتنیان کرد لەسەر سەرۆک کۆمار ڕەنگە وەکو پاکجێک هەر بە یەک پاکت بڕاتە ناوە بیر لەسەر سەرۆشی وەزیرانیش دوور نییە ڕێک بکەون خۆیان بەس کێشەنی لەسەر کوتلەی گەورە چکە ئێستا چوارچێوی هێمانگی شیعەکان پێشکەشیان کردبوو کەوتیان لە دانیشتنی یەکەمی پەرلەمان لە نەوەی مانگە ئێمە واژۆمان پێشکەش کردووە بەڵێ ئەوزەمەوە یەکلا بۆ بەڵێ یان بزەم یەکلا بۆ نایای قەرارەکەم نەبینیوە بەڵام پێم وابێت ئەو یەکلا کراوەتەوە زۆری نەبە پێی ئەوەی کە زۆری کورسیەکانی لە هەڵبژاردنە هەیە لە لای منیش دروست ئەوەیە کە لە هەڵبژاردنە کێ چکە باسی نەکردو لە دەستورە کتلەی ئەکبەر بەدەڵێ کتلەی ئەکبەری دوای هەڵبژاردن لە دەستورەکە ماوەستم باسی نەکردووەوە ئەوە هەر لێ بۆچوونێکی محکەمەی ئیتیحادی و بەڵام بە بۆچوونی من لە ئەو حیزبەیە ئەو کتلەی کە زۆرینەی کورسی دێنێ لە هەڵبژاردنێکە زۆرترینیان ئەوە خاوەنی زۆرینەیە زۆرینەی ینی کتلەکان بەپێی زۆرینە و کەمینەی چکە ئەگەر وانە بێت نرخێک بۆ هەڵبژاردن نامێنێ بۆ بەڵام دوای 2010 هەردادگەی فیدراڵی وا تەفسیری کردبوو کە دوای هەڵبژاردن گەورەترین هاوپەیمانەتی لە ناو پەرلەمانە پێک بێنێ ئەوە کوتلەی گەورەی تەفسیرەکان هەڵا بوو دادگای فیدراڵی جاروبار تەفسیری سیاسی هەڵا دەکات زۆریش بۆچی چییە؟ ئەوانژ ئینساننی؟ باش مەجای تانەدانیش نیە لە بڕیارەکان زۆر جار کاریگەری سیاسیش هەیە لەسەر بڕیار چۆن باشە وەکو دو پرسیارم مەشە دەکەی ڕۆژی دووشەمە چۆن دەبینی بۆ سەرۆک کۆمار هیچ قسەیەکش لەگەڵ منافیسەکانت کردووە؟ ناوەڵڵا بەڵێ ڕێک نەکەوتووە ئەمڕۆ ویستم ڕاستەکەی برادێکیان دوو برادرم ینی نزیکن تەلەویستم تەلەفۆن بکەم بەس سێرم کرد لە تەلەفۆنەکەمان نەمابوو نەمزانی بوو نەمدۆزیەوە هەر حەزمەکراوە نیە وەکو چاکوچۆنی لە کاندیدەکان بەسێکیان برادرمە ئەوە ینی هەیە بەس زۆربیان برادرن وەکو برادر بەڵامی تر وەکو پەیوەندی نەوەڵا باسی هینمان نەکردووە باسی ئەو بابەتانە چونکە ینی ئەتیادیە وەکو شتی شخصی وانە هەموو قسەیە بکرێت چونکە ئەو کاندیدانەش هەموو خەڵکی وڵاتەن هەمومان و بە ئەنجام ئەمە پرۆسێکی دیموکراسیە و بە ئەنجام یەکێک هەرە بێت دەرچێت لەم پرۆسەیە یەکێک هەرە بێت ینی گرەوەکەی گرەو نییە نازانم هەرچی ناوانێت مهم کێبڕکەیەکی دیموکراسیە لەم کێبڕکیە یەکێک ئەبێ هەر دەرچێت چونکە خۆ ناشکرێت قفڵێکی دەستوری خۆتان حەزەکەن خۆتان منەوە لەو کێبڕکێ من تەوانای بۆچی چوومەتەوە خۆم حەزەکەم من سپاس دەکەم دەبم
وەکو عرضم کردی دنیای وەران نابێت پیرۆزی ئەو کەسە بێت کە ئەچێتە ئەوێ بەڵام ئیترەوە مهمەوەی ئینسان کە چوە ئەو شوێنە سەرکەوتو بێتە. بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ حاکەم ڕزگار محەممەد ئەمین دادوەر و کانید بۆ سەرۆکۆماری سوپاس بۆ ئێوەش سوپاس بۆ بینەرانی بڕێز سوپاس باوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان